من بەردەوامە بم لەگەڵ میوانێکی دیکەمانەیە دەچینە لای میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سەردار عەزیز لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. دکتۆر ڕۆژانە وتارەکانت دەخوێنینەوە، ماوەی کەمێک دوور بووی لە میدیا، بەڵام لە ڕێگەی نووسینەوە بە بەردەوام ڕە و بۆچوونی خۆت دەخستە ڕوو. هەر ئەم بەیانێ دوایین وتاری خۆت بڵاو کردەوە، دواتر کەمێک باسیەوەش دەکەین. پێم خۆشە ینی پرسیارە لە بەڕێزت بکەم، 20 ڕۆژ لە جەنگەکە تێپەڕی، خوێندنەوە چییە بۆ ئەم 20 ڕۆژەی جەنگەکە؟ بەپێی پێشبینیەکان ڕۆشتووە، بەپێی پێشبینیەکانە یان بەپێی چاوەڕوانیەکان بوو ئەم 20 ڕۆژە؟ زۆر سپاس کاکڕانکۆ، خۆشحاڵم یەکتریمان بینیەوە بەرە جژنانیشە، بە هیوام ئیتر جەژنێکی سەقامگیر و خۆش بێ بۆ هەموو لایەک. ئامین ئینشەڵڵا. لە ڕاستیە من نامەوێ ینی وا قسە بکەم کە لایەنگری هیچ لامیان ئەمەوێ کێ براوە بێ و کێ نەبراوە بێ. جەنگەکە چەند دیدێکە. یەکەمیان دیدێ ئەوانەی کە ڕەخنەی لێگرن ئەڵێن ئەمە هیچ بەرنمەیەکی نییە، ئەمە بریتە لە ئارەزووی شخصی دۆناڵد ترامپ و هەنگاو بە هەنگاو بڵێم کارەکانی ئەنجامەدا. بۆ نمونە لە سەرەتادا هێزی هێنا چاوەڕێ بوو ئێران لە بەرامبەرە و هێزا چۆک دادا، کە ئێران چۆکی دانەدات بەلایەوە سەر سوورمان بوو، تەنانە ویتکۆف خۆی ئەماڵێ. ئەجا هەنگاوی دووەم ئەوە بوو کە ئەگەر بێت و ئەگەر بیر بێ لە شەڕی 12 ڕۆژە ناوەندی سەربازی ئێرانیان کردە ئامانج. پلانەکەوا بوو ئەگەر ناوەندی سەربازی بکرێتە ئامانج، ئەوە ڕژێمەکە توانای وەڵامدانەوەی سەربازی نابێ. لە ڕاستیە ڕژێمەکە بۆ ماوەی 24 سەعات کەمێک زیاتر توانای نەبوو، بەڵام دوای توانی خۆی بگرێتەوە. ئەم جارە وتیان ئەگەر بێت و ناوەندی بڕیاری سیاسی بەتایبەتی کەسێکی خاوەنی سمبوڵی خاوەنی بڕیاری یەکلاکەرەوە لە ئێران کە خامنەی ئەگەرە و کەینە ئامانج ئەوە ڕژێمەکە تووشی شەلە لە بێت توانای هین نابێ. بەڵام ئەمەش نەبوو. قۆناغی دوای ئەوەیە کە توانای سەربازی و توانای بڵێم شەڕکردنی ئێران کۆتایی پێبێنن، ئەوەش ڕەنگە بەرەو کۆتایی چوبێ. کەس بە تەواوی نازانێ ئێران چەندێک توانای درۆنی هەیە، چەندێک توانای چەندێک بالیستی هەیە. بەڵام دوو لێکدانەوە هەیە. یەکەمیانەوەیە ئەوەی کە کەمی کردووە بەکارهێنانی درۆن و بالیستیەکانەوەیە کە خۆی ئێران کەمی کرد، بڵێم ئەو مەخزوونی ئەوەی کەمی کردووە. دووەمیان لێکدانەوەکانەوەیە کە ڕەنگە ئێران بیاوێت درێژە بە شەڕەبدا، بۆیە بە بڕێکی زۆر بەکاری ناهێنێ، چونکە ئێستا شەڕەکە لە ڕاستیە زیاتر جەنگێکی ئابووری و زەیی جیهانیە لە بڕی ئەوەی جەنگی سەربازی بێ، چونکە لە ڕووی سەربازیەوە ئێران وەها بینێ ئەگەر بمێنێتەوە براوەیە، یعنی چاوەڕێ ئەوە نییە سەرکەوتوو بێ لەوەی کە ئێران و ئیسرائیل تێک بشکێنێ، بەڵکو لەوەیە کە ئێران چۆن بتوانێ ئێران و ئیسرائیل تێکی نشکێنن. بۆیە تەنها مانەوە بۆ ئەو بردنەوەیە سەرکەوتن. نەجا لێرە پێناسەی سەرکەوتن چیە؟ ئەوە نییە کە ئێران زاڵە بێ بەسەر نارەکانیە، بەڵکەوەیە کە نارەکانی بە تەواوی لە ناوی نابن. یعنی مە نازانین بە تەواوی لە ڕاستیە سیستەمەکە چی بەسەر هاتووە. دکتۆر ئێسامە چوونە لە هەفتەی بڵێم لە ڕۆژی 20 ئەمە چوونەتە قۆناغی ژێرخانەوە. بەڵە دکتۆر، قۆناغی ژێرخان بەر لەوەی دکتۆر قۆناغانە دکتۆر بەر لەوەی باز لە قۆناغی ژێرخان بکەین، ینی ئەمە بۆ من بوو بەمای پرسیار بۆ ئێران، ینی وەکو تو ئاماژەت بە چەمکی سەرکەوتن کرد، تەنها مانەوە سەرکەوتنە بەنسبە دەوانەوە. ئایا تەنها مانەوەی ئێرانیش بەم شێوازە، ینی بە هەر شێوەیەکیش بێت تەنها بمێنێتەوە دۆڕانە بۆ بەرامبەرەکانی بە تایبەت بۆ ئیسرائیل، یانێکرێ بە دۆڕان ناویبەری؟ ئیسرائیل و ئەمریکات کەمێک جیاوازن لە ئامانجەکانیانە. نیش بۆ وتم بۆ ئیسرائیل.
ئیسرائیل ئەوەیە کە ئێران وەکو سەرچاوەیەکی مەترسی نەمێنێت بۆ ئیسرائیل. گرنگ نییە دوای نەمانی وەکو سەرچاوەیەکی مەترسی چی بەسەر دێ. بۆ ئیسرائیل هیچ گرنگ نییە ئێران ئەبێتە پشێوی، ئەبێتە شەڕی ناوخۆ، ئەبێتە دیموکراسی، ئەبێتە هێزی سەر. یعنی گرنگ ئەوەیە کە سەرچاوەیەکی مەترسی هەیە بۆ ئیسرائیل و ئیسرائیلەکان وایە بین ئەم سەرچاو مەترسیە وجودیە، یعنی شەڕی مان و نەمانە لە نێوانم دوێتە. بۆیە چۆن بتوانێت ئەم سەرچاوەی مەترسیە وجودیە لە ناوبەرێ یا لاوازکە یا بۆ ئەوەی بڵێم لەو مەترسیە ڕزگاری بێ، بە تایبەتی ئەم هێزە ئەوێ ببێ بە خاوەنی چەکی ئەتۆمی. یعنی ئێمە لە پێشبڕکەیەکین ئەگەر بێت و ئێران ببێ بە خاوەنی چەکی ئەتۆمی، ئەوە ناتوانرێ ئێران لە هاوکێشەکە بکرێتە دەرەوە. ئەگەر ئێران پێش ئەوەی ببێ بە چەکی ئەتۆمی لە هاوکێشەکە بکرێتە دەرەوە، ئەوە بڵێم سەرکەوتنە. بۆیە چەکی ئەتۆمی لەما کرۆکی پرسەکەیە. جا ئەمە بۆ ئیسرائیل سەرکەوتنەکە بەم جۆرێ. بۆ ئەمریکا سەرکەوتن ئەوانەی ڕەخنە لە ئیدارەی ترامپەگرن ئەڵێن نە پلانی دەرچوونی هەیە لەم شەڕە و نە استراتیژی هەیە، بۆ مانای نازانێت سەرکەوتن. بەڵام دیدێکی تر هەیە لە 79ەوە کە ئێران و ئەمریکا نەیاری یەکترین لە گرتنی باڵوێزەکانی باڵێزخانەی ئەمریکی لە تارانەوە کە 444 ڕۆژبەند کران و دوایی ئازاد کران، و دوای ئەوەی کە لە سەردەمی کارتەرا و هەڵدان بۆ چوونە ناوەوە ئێران و شکستیان نانوانە، دیدێک هەیە کە لەو ساتەوە ئەمریکا پلانی ئەوەی هەیە کە ئێران خۆی ئێران لە ڕێگەی ئابلۆقەوە کراوەدە دەرەوەی سیستەمی جیهانی، و لە ئەنجامی ئەمەشە ئێران سیستەمی پارالێل دروستەکە لە دنیا. ئەم سیستەمی پارالێلە ئەیبینی لە سوپای پاسداران، لە حەشدی شعبیە، لە حیزبوڵایە، لە هەموو ئانە سیستەمێک هاوتەری بە سیستەمی جیهانی بۆ فشارکردن لەسەر سیستەمی جیهانی بۆ ئەوی جێی خۆی بکاتەوە لە ناو سیستەمی جیهانی. لەمە ئەمریکا وایە بینێ کە یعنی ئەوانەی کە ئەڵێن بەڵام ترامپ ڕەنگە خۆی ئاگاداری ئەم وردەکاریان نەبێ، بەڵام سیستەمی ئەمریکی پلانێکی درێژخایانی هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئێرانە، و ئەم پلانە ئێستا لە ئارایە. ئایا ئەم پلانە خۆی 4 سیناریۆ هەبوو. یەکەم سیناریۆ بوو ئێران ببێ بە دیموکراسی، کە ئەمە وا بینرێت لاوازترین سیناریۆیە. دومیانەوەیە کە سوپای پاسداران دەست بگرێ بەسەر دەوڵەتە و دەوڵەت لە دەوڵەتێکی دینیەوە ببێ بە دیکتاتۆریەتی سەربازی. ئەمە ئەگەرێکی زۆر وارد بوو، بەڵام ئێستا وا دیارە ئەیانەوێت سەرجەم ئەو سیستەمە و ئەسیقە ناکرێ بەو سیستەمە، و ئەیانەوە سیستەمە لاواز کرێ. ئەگەر بێت و دەستیشی گر بەسەر سینەکە ئەو کەسە تونندڕەوەکانی تیادا نەمێنێ بۆ ئەوەی دۆکترن عەقیدەیەکی تری بۆ بێ. ئەوەی تریش ئەوەیە کە ئێران تووشی شەڕی ناوخۆ بێ، و کاگەرێکی زۆر واردە. و ئەوەی تریشی ئەوەیە کە ینی بڵێم ئەم سیستەمە ئەمێنێتەوە. ئەمانە هینە ینی دکتۆر ئێمە تا ئێساس ناکەی لەرزی واقعدا لە سیناریۆی دووەمان کە تۆ باست کرد ئەوەیە کە سوپای پاسداران بەهێزتر بووە، لانی کەم بەهێزتر لەو ڕۆوە کە زیاتر ئێستا سەیتەرەی کردووە ئەو تەحەکومەکە بە تەواوی وڵاتەکەەوە. پەیامی سیاسی نەماوە ئێستا سوپای پاسداران قسە یەک لاکەرەوە دەکا. خۆی هەروا بووە. یعنی ئێمە سیستەمی ئێرانی زۆر ئاڵۆزە، ینی بەو شێوەیە نییە کە دەرەکەوێت. ئەم لێرە تەنها سوپای پاسداران نییە، بەیتی ڕەهبەر دڵی سیستەمەکەی. بەیتی ڕەهبەر بە هەزاران فەرمانبەری هەیە، ناوەندی هەیە لە هەموو ئوستانەکانی ئێران، ناوەندی هەیە، توانای دارایی گەورەی هەیە، توانای بڕیاری هەیە، بەردەوام وەکو ناوەندێک خەڵک پەیوەندی پێوەکە، خەڵک هاوکاری لێوەرەگرێ، خەڵک سوودمەند دەبێ. و لەگەڵ ئەما سیستەمێکی نافەرمی سەربازی هەیە کە بەسیجە، و سیستەمێکی نیمچە فەرمی سەربازی هەیە کە سوپای پاسدارانە، و لە ئەوەگەڵ ئەمەشا سیستەمێکی فەرمی دەوڵەتی سەربازی هەیە کە ئەرتەشە، ینی هەموو ئەمانە. بەڵام بەیتی ڕەهبەر خاوەنی بڕیاری یەکلاکەرەوە بۆ لە سەروی دەوڵەتەوەی، و لە هەموو تۆڕێکی بەرفراوانی هەیە لە دەرەوەی وڵاتیش. ئەمە
زۆر زاڵترە لە سوپای پاسداران. سوپای پاسداران ئامرازی بەیتی ڕێبەرەوە ئەمە ئەزانین لە نێوان مجتەبا و سوپای پاسدارانە پەیوەندیەکی قوڵ هەیە لە سەردەمی بڵێم ئەحمەدی نەژادەوە مجتەبا دێتە ناو کای سیاسی ڕاستە و خۆوە پشتیوانیەکەوە ئەو سەرەکەوێ ئەم پەیوەندیەکی ئابوووریە، پەیوەندیەکی دیپلۆماسیە، پەیوەندیەکی ئیداری حکومڕانیە و یعنی ئەو دەوڵەت مەدەنیەی کە هەیە خۆی ئێران ئەگەر سەیری ناونیشانەکەی بکەی بریتە لە کۆماری ئیسلامی ئێران. یعنی چی؟ یعنی سیستەمێکەیە کە کۆماریە لە هەمان کادا دینیە ئیسلامیە لە ئێران، یعنی دوو پێک هاتی جیاواز تەواو جیاوازی هەیە کە ڕاهبەرە لەگەڵ سەرۆک کۆمارە. ئێمە زانین سەرۆک کۆمار ینی هیچ دەسەڵاتێکی نییە، یعنی داوای تەنانەت دەنگۆیەوە هەیە واز بێنێ ناڵن واز بێنێ، ینی ئەمە ئاشکرایە لە ئێرانە کە ئەو سیستەمەی کە لە ڕێگەی هەڵبژاردنەوە دێ ئەو کەسایەتیانەی کە لە ڕێگەی دیموکراسیەوە دێن یا هەرچەنە دیموکراسیەکەش فلتەری زۆریتی هەیە، بەڵام توانایان نییە. ئەوەی خاوەنی بڕیارە ئەوەیە کە خاوەنی بەیتی ڕەهبەرە، خاوەنی سوپای پاسدارانەوە، خاوەنی توانای هێزە، خاوەنی ئابووریە، خاوەنی بڕیاری سیاسیە و لە ناوچەی خۆمانە هەموو دماسەتی ئێرانیش ئەوان بڕێوەیە بن. زۆر باشە. دکتۆر ئێستا گەر بڕوانین ینی ئیسرائیل لەمە تێگەیشتووە لە بەیتی ڕابەریەوە ینی دەستی پێکردووە لە سوپای پاسداران دەدا، دەزانێنی کوێ بڕیار بەدەستن لەو جێگانە دەدا و دەیەوێ ئەم شوێنانە لە ناوبەرێ ینی قەرار سیلسیلەی قەراری تێدا کۆتایی پێبێنێ، بەڵام دیارە هێشتا نەگەشتووە بە ئامانجە دیاریکراوەکەی، ئەویش جوڵەی نێوخۆیە. هەرچەندە لە یەکەم ڕۆژەوە نەتەنیاوە دۆناڵد ترامپیش جارێک بە خەڵک دەڵێن وەرنە سەر شەقام، جارێک دەڵێن وەرن ئازادی بەدەستبێنن، بەڵام خەڵک هێشتا نایە. ئایا ئەمە ئاماژەیە بۆەوەی کە خەڵک بە گومانە لە کۆی جەنگەکە، لە ئامانجی جەنگەکە، یان بەهێزی سوپای پاسدارانە هێشتا لە ناوخۆوە کە ئێمە هێشتا ڕەنگە وەکو پێی زانیاریمان بەدەست نەگاکە لە ناوخۆی ئێراندا ئێستا چی ڕوودەدات؟ خۆی ئەستەمە تۆ بۆمباران هەبێ و خۆپشاندانیش هەبێ، ینی هەرگیز ڕووی نەداوە پێشتریش و ئێستش ڕوونادا، چونکە ینی تۆ ئەم دۆخە ینی لە کاتێکە باڵەخانەکان ئەڕوخێن، شقامەکان بۆمباران ئەکرێن، بڵێم پەیوەندیکردن نییە، ئەمانە ئەستەمە خەڵک خۆی ڕێکخا، خەڵک پەیوەندی بکە، خەڵکین کە ئەبینین لە ئێران خۆپشاندانەکان هەمیشە ئەو کاتانە دێن کە شەڕ نییە، کە هێرش نییە، بەڵام ئەو کاتانی کە شەڕ و هێرش هەیە دوو دید هەیە بۆ ئەمە. یەکەمیانەوەیە کە خەڵکی ئێران ینی چەندێک دژی ڕژێمەکەن نایانەوێ لە کاتی لێدانی ینی خۆشەویستێکیان هەیە بۆ وڵاتەکەیان نەک بۆ ڕژێمەکە، بۆیە لەو کاتا خۆپشاندان ناگەن. دووەمیشانەوەی لەو کاتا بڵێم حکوومەتی ئێرانی توانای زاڵترە بێت، چونکە هەم خەڵک لە وڵاتەکە لە ژێر بۆمبارانە، هەم تۆ هەموو سیستەمی ترپەک یەکەوێ ئەوەی زاڵە بێ سیستەمە سەربازی ئەمنیەکەیە، بۆیە بۆ خەڵک خۆڕێخستن و هاتنە سەرجادەوەمانە و لە هەمان کاتیشە بۆ ئەو کاتە بۆ ڕژێمەکە ئاسانە وەکو خیانەتکار، وەکو لایەنگری دەرەکی و ئەم شتانە تاوانباریان کە ئەوە بینیمان پێشتر هەڕەشە و کوشتن و ئەمانە زۆر بوو، ئەو کاتە ڕەنگە زیاتر بێ. بۆیە ئەستەمە یعنی ئەمە یەکێکە لەو گریانەی کە ئیسرائیل و ئەمریکا بۆیان سەر ناچێتە سەر ئەوەیە کە چۆن لێدانی ئاسمانی و جوڵەی سەر ئەرز بە یەکەوە گرێدن. تا ئێستا ئەم پرۆسەیە سەرکەوتوو نەبوو. بە بڕای من ئەستەمە تۆ ئەم دوانە بە یەکەوە گرێدە، ینی خەڵک ڕەنگە دوای وەستانی شەڕ بێنە سەر شەقام و داوای مافی خۆیانی بکەن و ئەم شتانە، بەڵام لە کاتی شەڕا ئەستەمێ بینمە شتە ڕوودا. باشە، کەواتە دکتۆرە گەر لە کاتی جەنگدا ئەمە ڕوونەدا، کەواتە دەبێ هەر دەرفەتێکە بێ بۆ جۆرێک لە ئاگربەست وەستانی جەنگ، ینی هەرچێکی ناوبەرین دوای خەڵکەکە، ینی ئایا ئەگەر شتێکی وا ڕوو بدا بۆ نونە ئاگربەست بێ هەر شتێکی تر بێ لەم دۆخەدا، تەبەن سوپای پاسداران خۆی وەکو براوە دەبینێ، لانی کەم مانەوەی نیزامەکە بۆ ئەوان براوەی و سەرکەوتنە. لە دۆخێکی وادا سەرکوتکارتر نابێ بەرامبەر بە خەڵک،
ئەو کاتە خەڵکیش ترسی زیاتری نابێ ینی بۆ منە دەڵێ ئەو بە ئیسرائیل و ئەمریکانە ڕووخاوێ مە ناڕوخێ بە دڵنیایی ئەم شتانە ئەبێت ینی خۆی ئەزانی چۆنە ئەم شەڕە هەر چۆن کۆتایی بێ ئەگەر بێت و هەر سێلایەنەکە بمێنەوە هەر سێلایەنەکە ئیعلانی سەرکەوتنەکەن و بە تایبەتی دۆناڵد ترامپ ناتوانێت لەم شەڕە بێتە دەرەوە بەبێ ئەوەی ئیعلانی سەرکەوتنکە ڕەنگە ئیسرائیل واقعی تر بێ چونکە ینی بە عملیە وێشتەکە بکە بەڵام ئێرانیش بە دڵنیایی وای ئیعلانی سەرکەوتنەکە ئەمە بەشێکە لە جەنگی دەرونی بەشێکە لە دروستکردنی حکایەت بەشێکە لە کەلتوری ناوچەی ئێمە سەدام حوسێن هەموو شتێکی لە دەستدا هەر خۆی بە منتەسرە بینی ینی ئەمە بەشێک لە دنیای ئێمە لەم ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاست خۆت وا ببینی کە شکستی هێناوە ئەستەمە ینی بڵێم تا لە ژیان نامابی ئەستەمەدان بەوا بنی یعنی کێشتر لە کەلتوریەمە ئەمە بینی ومانەوە لە کەلتوری یابانیە ئەمە ڕوویدا یابانیەکان تەسلیم بوون کۆتاییان بە کەلتوری شەڕەنگێزیەتی خۆیان هێنا یابانیەکان بەوە ناسرا بوون کە زۆر شەڕەنگێزن یعنی ئەگەر مێژووی یابانیەکان خوێنیتەوە لە منشوریا لە چین مێژوویە کە تەنانەت یابانیەکان خۆشیان ینی کەس یعنی لە ئەدەبیاتی یابانیشا کەسێکێک و هاروکی موڕەکامی ینی شتی وای لەسەر نووسیوە ینی خوێندنەوەی ئەستەمە ئەوە نە تند و تیژی و تعزیبی تایە لەم کەلتورەوە هاتن بۆ کەلتورێک لە بڕی ئەوەی وڵاتی خەڵکی تر دیاری داگیرکەن هاتن بازاڕیان کۆنتترۆل کرد بە داهێنان و بەین ئێستا و یابانیانی سمبولی هەموو شتێکی پێشکەوتوانە ئەم وەرچەرخانە لە دنیای ئێمە ڕوونادا ئەم وەرچەرخانە ڕوونادا لەو یعنی بەگەربێت و دوای کەوتنی سەدام خەڵکی عێراق وای بینە ئەو کەلتورەی ئێمە هەمانە لە چەکدارێتی و لە شەڕوانە کۆتایی پێبێ ئێمە خاوەنی سامانێکی زەبەلاحین چۆن بین بەڕێوەی بەرین بۆ ئەوەی خۆشگوزەرانی و سەقامگیری هەبێ و ئەبینین ئێستا عێراق کێشەی هەناردەی نەوتی هەیە چونکە پەیوەندی لەگەڵ سعودیا خراپە پەیوەندی لەگەڵ ئوردونا خراپە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستانە خراپە پەیوەندی لەگەڵ سووریا خراپە ئەمە وای لەیەکە ناتوانێت تەنانەت سیاسەتی وزەی خۆشی داڕێژێ جا ئەمە ئەبوو سەرچاوی ئەوە وایە چۆن من سامانێکم هەیە ئیدارەیەکەم بە جۆرێک کە ببێتە قازانج و هێز بە شێوەیەکی تر ببینم نەک لە چەکداری و لە شەڕ و لە قۆرەکاری دکتۆر تۆ زۆر کار لەسەر با بڵین خوێندنەوەت بۆ چین هەیە وا دەردەکەوێت لەم جەنگەدا تا ئێستا ینی چین زەرمەند بێت لە ڕووی وزەوە هەرچەندە ئەو نەوتەی کە لە ئێران دەسی دەکەوت بانیاماشە بۆ دەکرێت 12 بۆ 13 ئەو نەوتەیە کە چین ڕۆژانە پێویستێتی ڕۆژانە پێویستی بە 11 ملیۆن بەرمیلە بە ملیۆن و نیوێکی لە ئێرانەوە دەست دەکەوت بە نرخێکی ئەرزان ینی وا دەردەکەوێت ئەمان زەرمەند بن ئەمەش لەگەڵ ئەو استراتیژەدا دێتەوە کە ئەمریکا هەیەی ئامانجە گەورەکە وەکو دەڵێن چینە ئەمە تەنا وەکو دەڵێ ڕێخۆشکردنە وەکو دەڵێ قورشێلانەکەیە و سەرەتا ئەمە ڤەنزوێلا کووبا ئێران بۆی ئامانجە گەورەکە کە چینە ینی چۆن ئەمە دەخوێنیتەوە زۆر جار ئێمە دەڵێن ئەمریکا ینی ها کەوتۆتە دۆخێکی ناخۆش و ناهەموار و چۆن لی دەرچێ بەڵام لەگەڵ ئامانجە استراتیژیەکەیدا دێتەوە ئەوەی کە کردوێتی خوێندنەوەیەک هەیە لەوەی کە شەڕی ئێران خۆی دیدێک هەبوو کە رووسیا و ئێران و چین بە ئەگەرێکی کەمەوە کۆریای باکوور هاوپەیمانەتیەک دروستەکەن بۆ ئەوەی جۆرێک لە بەرەیەک دروستکرد لە دنیا لە بەرامبەر بەرەی ئەمریکاوانە بەڵام لە ڕاستیە ترامپ ئەوەنە نزیک بووە لە ڤلادیمیر پوتین ینی ئەو بەرەیە تا حدێک ینی بڵێم بێبنەما مایەوە دوای ئەوەی کەوش لە سووریا ڕووی داوامان ئەو خوێندنەوە هەیە کە ئەگەر بێت و ئێران بگۆڕێ ئەوە لە زەرەری چینە و بڵێم ئەم شەڕە بۆ ئەوەیە کە چین لاواز بکرێ لە ئاستی ناوانە بەڵام یەکەم چین ئێستا لە ڕووی نەوتەوە زەرێکی ئەو تۆی بەرناکەوێت چونکە مەخزوونی 6 مانگی هەیە ئەم شەڕەش 6 مانگ ناخایەن ئەمە یەک دوو ئێران هەر کەسێک حکمی بکە پێویستی بە چینە یعنی پەیوەندی ئێران و چین
پەیوەندی سیاسی ئایدۆلۆژی نییە، پەیوەندی ناچاری ئابوووریە. ینی ئێران کە وڵاتێکە یاکە بۆ نمونە لە عێراق زۆرینەی خەڵکی عێراق تەنها ئەتوانن شمەکی چینی بکڕن، چونکە ئەگەر بێت و بیانەوێ ئەڵمانی یا ئەمریکی بکڕن ئەوە نرخەکەی چەند قاتە و توانای داراییان بەو شێوەیە نییە. یعنی پێڵەن ئەفۆردەبڵەت، یعنی خەڵک ئەتوانێت چی بکڕێت، چی پێویستە و ئەتوانێت چی بکڕێت. ئێستا چین سەرچاوی ئەو کاڵایانەیە کە خەڵک ئەتوانێت بە نرخێکی گونجاو بەدەستی بێنێ و پێویستێتی بۆ ژیانی ڕۆژانە بە تایبەتی یعنی عێراق بۆ نمونە ئێرانیش تا ئاستێکی زۆر بە وەرچەرخانەڕۆ کە زۆرینەی زۆری خەڵک لە شارەکان ئاژی، کە تۆ لە شار ئاژیت پێویستی بە هەموو شتێکە، کە پێویستی بە هەموو شتێکە و بەرهەمی ناهێنیە بێ کەسێکی تر بۆ دروستکە. لە چین شار هەیە تەنها ئەو شتە بچووکانی ناوماڵ دروستەکەن گەورەترین کۆگای لە جیهانن بۆ ئەوانە. جا ئەمەوە کات تۆ نەتوانی یعنی بڵێم چین کەیدە دەرەوەی پرۆسەی بازرگانی و ئابووری و پەیوەندی وانە و لە هەمان کاتە ئێستا خۆ نەوت لە تەنگی هورمزەوە بۆ ئەمریکا ناچێ، نەوت بۆ هند دەچێ، بۆ چینە چێ، بۆ ژاپۆنە چێ. ئەوەیشە دۆناڵد ترامپ ئەڵێ ئێمە ڕەنگە نرخ بەرز بێتەوە، بەڵام ئەمە وەرچەرخانێکە لە پێڵەن لە ئاسایشی وزە. جاران ئاسایشی وزەی ئەمریکی پەیوەند بوو بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە. ئاسایشی وزەی ئەمریکی چۆن بوو؟ ئەگەر بێت و کێشە هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە بێتە هۆی کەمبوونەوەی وزە لە بازاڕی ئەمریکیە. بەڵام ئێستا کێشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نابێتە هۆی کەمبوونەوەی وزە لە بازاڕی ئەمریکی، ئەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخ، بەڵام نابێتە هۆی کەمبوونەوەی بڕ. ئەمە خۆی ئاسایشی وزە دووشتە، بڕ و نرخ. ئێستا ڕەنگە نرخ گۆڕانکاری بەسرابێ، بەڵام ئەمریکا ئەوە نین نەیبێ نەوت سیفەتێکی هەیە تا نرخی بەرز بێتەوە بڕی زۆرترە بێت، چونکە ئەو کاتێک بە $100 ئەوە زۆر نەوت هەیە بە $50 زەرەرەکە دەریبێنی، بەڵام بە $100 قازانجەکە دەریبێنی. بۆیە کۆمپانیەکان ئەگەر بێت و بۆ مانگێک 2 مانگ 3 مانگ بمێنێتەوە ئەوە دەست بە دەرهێنانیەکە. جا ئەمانە یعنی چین بەڕای من زەرێکی ئەو تۆ ناکات لە ئێران و لە ڕاستیە ئەگەر بێت و ئێران ببێتە وڵاتێکی سەقامگیر، ببێتە بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ببێت بەشێک لە کۆمەلگای نێودەوڵەتی، زۆر قازانجترە بۆ چین وایە بینێ کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بەوەیە هەموو پەیوەندیانە بێ. بینیمان چین بوو بە هەرچەنە ئەوە هەڵەیە کە بڵێن چین نێوەندگیر بوو لە نێوان سعودیە و ئێرانە. چین بوو بە گەرەنتور، یعنی ئەو کەسەی ئەو لایەنەی کە گەرەنتی گرێبەستەکەی نێوان سعودی و ئێرانی گەچکە ئەوەی نێوەندگیری کرد. حکوومەتی عێراقی وەزارەتی دەرەوەی عێراق بوو و خەڵکی وەزاری دەرەوە عێراق جاری مانگی لە بەغا ئەوانمان بینی، یان زۆر نیگەران بوون لەوەی کە ئەوان هەموو کارەکەیان کردووە، بەڵام هەموو قازانجەکەی بۆ چین ڕۆی. بەڵام مەبەستەکە چییە؟ لەوەی کە چین پێی باشە هەموو وڵاتانی ناوچەکە پەیوەندیان هەبێ، ململایان نەبێ، واگەر بێت و ئێران بێتە ناو ئەم کایەوە کێشەی نەبێ. باشە دکتۆر، ئەمە پرسیارێک دروست دەکات، ینی دەڵێن چین بازرگانی خۆی دەکات لە سایە و ئاسایشەی کە ئەمریکا پارەی بۆ سەرف دەکات، ئەمریکا قوربانی بۆ دەدا، چین لێ قازانج دەکات. نابێ ئەوی شتێک ببەخشێ وەکو دۆناڵد ترامپ دەڵێ. ئەمە عنی هێنا چین سوودمەندی سیستەمی ئەمریکیە. ئەمە بەشێکی جەدەلێکی گەورەیە لە ناو ئەمریکا، یان یەکێک لەو هۆک پاڵنەرانەی یەکێ لەو هێزانی کە فشارەکە لەسەر سیستەمی ئەمریکی ئێستا ئەوەیە کە ئەمریکا بێ بکشێتەوە، چونکە ئەمریکا زەرەرەکە ئەوانی تر قازان نارەکانی ئەمریکا قازانجەکەن لە دابینکردنی ئاسایشی تەنگەبەرەکان، لە جوڵەی شمەک، لە بازاڕی ئازاد، لە هەموو ئەمانە. یعنی گەسەیری دوایین دۆکیمنتی ئەنجومەنی استراتیژی ئەمنی قەومی ئەمریکی بکەی، ئەمانە بەڕوونی ئاماژە پێدا کە بوون چوونە دەرەوەی ئەمریکا بۆ هۆی قازانج و بەهێزی ئەوانی تر و زیان بەسەر ئەمریکاوە. ئەمە یەکێکە لەو ئارگومنتانە. بەڵام ئەمریکا خۆی
و ئەوروپاش تا چەند ساڵێکی کەم لەمە و پێش زۆر سوودمەند بوون لە هەڵکشانی چین لە بازاڕی ئازە ئەوە نییە بۆ باشەی خەڵکی تر کرد بێتیان خەڵکی تریش سوودمەند بۆ لێ بەڵام ئەوان زۆر سوودمەند بوون گەورەترین سوودمەند لە بازار لە هەڵکشانی ئابووری چین کۆمپانیای ئەپڵە کۆمپانیای ئەپڵ دەوڵەمەندترین کۆمپانیا لە جیهانە لە هەمووی لەکوێ لە چینە تەنانەت کۆمپانیای ئەپڵ زۆر ئەستەمە بۆی بچێتە دەرەوە لە چین پەیوەندیەکی زۆر بۆ بەهۆی کۆمەڵی هۆکاری زۆرەوە جا ئەمە ینی ئەم پەیوەندی ئەوە نیە یەکلایە نەبێ ینی تەنە بەڵام فعلەن ینی خەڵکی تریش سوودمەند بووە لەو سیستەمە بەڵام بەشێک توێژێک لە ئەمریکی وا ئەبینن کە زەرمەند بوون لێ خەڵکی چینی ناوەڕاست واستان ئیشەکانیان چووە بۆ چین ئەگەر چین ئەوانی شەکانیان لە دەست نەدا ئەمە کاریگەری دەرەوەی باست لە پەیوەندیەکی گومانایی ینی رووسیا دۆناڵد ترامپ کرد وا دەوترێت لە ڕابردوودا بۆ نەگومان تەنانەت هەبوو نەش لە شاردایەوە دەیانوت رووسیا ڕۆڵیە بۆ لە سەرکەوتنی دۆناڵد ترامپدا ئێستا ئەوەی لەم جەنگە لە ڕەفتارەکانی دۆناڵد ترامپ قازانج دەکاتەنە وا دەردەکەوێت پوتین بێ ینی رووسیا بێ هەموو ژیانی مەشغوڵ کردووە بەم جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاگەیان لە ئۆکراین نەماوە دامی کەمتر بۆتەوە دوێنێژ ئەمریکاوەتی تر پارە نادەین بە ئۆکراین ینی وا بۆ نمونە وزەکەی بە پارەیەکی باشتر دەفرۆشێ ینی پێ دوایە کەین و بینێکە بێ لە بینی پوتین و ترەمپا لەمەیە نکتەیەک هەیە ئاوکو نکتەیە ئاڵێ سوودمەندی گەورەی ئەم شەڕێ ئێستا پوتینە ڕۆژانە 150 میلیۆن دلار لە فرۆشتنی نەوت سوود دەبینە و ئەمریکا ناچار بوو بەهۆی قەیرانی تەنگەبەری هورمزەوە بڵێم ئاسانکاری بکە بۆ رووسیا بۆ ئەوەی نەوت فرۆشی هەتا بڕی نەوت زیاتر بێتە بازاڕەوە و نرخ بە و شێوەیە نەچێتە ئاستێک ببێتە هۆی تێکشکانی سیستەمی ئابووری جیهانی و لە ئەمەدا بڵێم پوتین قازانجەکە پەیوەندی دۆناڵد ترامپ و پوتین پەیوەندێکی ئالۆزە ئەوە تەنانەت تەنها دۆناڵد ترامپ نییە ینی جێگری ترامپ جێدڤانس ڕوای وایە کە پوتین دژمن نییە بەڵکو پوتین ڕزگارکەری خەڵکی سپی پێستە ئەم بەشێکە لەو سیستەمە فکری تا ئێستا خەڵکانی وەکو پیتەر تیل و ئەوانی ترەی هێن ئەمە شتێک لە میدیای کوردیا ئەوەندە جێگەی سەرنجوی نییە ڕەنگە خەڵک ئاماژە پێدانی بۆ خەڵک جێگەی بڵێم ڕوون نەبێ بەڵام مەبەستەکەوەی پەیوەندی ئەم ئیدارەی ئەمریکا لەگەڵ پوتینە ئەو پەیوەندیە دوژمنایەتی نییە کە پێشتر بۆ نمونە لە سەردەمی بایدنە هەبوو یا پێشتر رووسیا یا سۆڤێت وا بینرا کە نەیار و دوژمنوانێ خۆی لە ڕاستیشە ئۆکرانیا سەلماندی کە رووسیا ناتوانێت ڕکەبەرە شەڕکە لە بەرامبەر ئەمریکا ینی شەڕی 4 ساڵە رووسیا لە ئەم ئۆکرانیا شەڕەکە بەبێ ئەوەی سەرکەوتن بەدەستبێنێ ئەمە سەلماندی کە ناکرێت بۆ ئەمریکا پێویست نییە رووسیاوا مامەڵە بکە کە زلهێزێکی نەیارە ئەوەی تەنها زلهێزی نەیارە چینە ئەوی رووسیا ئێستا وڵاتێکی مامناوەندە ینی وەکو فەڕەنسا وایە وەکو بەریتانیا وایە وەکو کەنەدا وایە وڵاتێکی زلهێز نییە وانای ئەوەی هەبێ ڕکەبەرایەتی ئەمریکا بکەون بۆیە ینی گۆڕانکاریەک هەیە لەو پەیوەندیە و هۆکاری تریش زۆرە لەوەی کە پەیوەندیەوە دۆناڵد ترامپ و ڤلادیمیر زلۆنسکی خراپە ینی هۆکارەکە یەکڕێتەوە بۆ شتی تر باشە دکتۆر ڕەنگە بینەرەوە بە تایبەت کورد حەزکا پرسیارەکە بەم شێوازە بکەم چین پێشی ئەمریکا دەداتەوە خۆی ئەمە بەرەیەکی زۆر بەرفراوانە ینی لە چ بەرەیەکە لە بواری تەکنۆلۆژیا ئێستا شەڕەکە لە بواری هۆشمەندی دەستکردایە ئەوەی پێڵەن ئارتیفیشیال ئینتەلیجەنس ئایا لە بڕی ئەوە ئایا لە بواری سەربازیە لە بواری دەریاوان ینی بەهێ بڵێم سەرچاوەی هێزی جیهانی ئەمریکا هێزی دەریاوانیەتی هێزی دەریاوانی چینی لەو ئاستان نییە چین لە ڕووی مێژوویەوە لە ئاستی دەریا لاوازە و چین هێشتا بڕیاری ئەوەی بۆ نایەوێت خۆی یەکلایی کاتەوە ئایا وڵاتێکی وشکانیە یا وڵاتێکی دەریایی ئەمە نەش چەمکی ئالۆزن
بەڵام ئەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی ئەفیونی نێوان بەریتانیا و چین. بەڵام مەبەستەکە لێرە ئەوەیە کە لە چه ئاستێکە لە ئاستی بۆ نمونە ئێستا لە ئاستی پیشەسازیە چین لە پێشەوەی ئەمریکایە، چونکە دروستکردنی شت لە ئەمریکا نەماوە. ئابووری ئەمریکی لە پیشەسازیەوە لە سەناعەتەوە گواستراوەتە بۆ خزمەت. بۆ نمونە کۆمپانیای ئەمریکی لە ئەمریکا شت دیزاینەکە لە چین دروستیەکە. بەڵام لە ڕکەبەرێکی گەورە هەیە لە ئاستی ئارتیفیشیال ئینتەلیجنس، هۆشمەندی دەستکردە، لەوەی کە ئێستا ئەڵێن ئەوەی کە پێشەکەوێ ئەوە بێتە خاوەنی ئابووری گیانی لە داهاتووە. یانی ئێستا شەڕەکە لەسەرەوەیە گواستنەوەی کۆمپانیای گەورەی هۆشمەندی زیرەک لە هۆشمەندی دەستکرد لە تایوانەوە بۆ ئەمریکا، ئەمە یەکێکە لە هۆکارەکان. ینی شەڕەکان فرێبەرەیە ئاستی بەرەی گەورەداین. و بڵێم سوپای چینی شەڕی نەکردووە، سوپای ئەمریکی ساڵ نییە شەڕ نەک. ئەمە جیاوازی نێوان دوو سوپایە، ینی کامیان بەهێزەکە. ینی ئەو سوپایی کە شەڕەکە بەهێزترە لەو سوپایی کە تاقیکردنەوەی نییە، شەڕکردنی نیوانە. وە سیستەمی ئەمریکی دیموکراسیە تا ینی ئێستەقلە قەینانە، بەڵام دیموکراسی سیستەمی دیموکراسی توانای بەرگەی قەیرانی هەیە. سیستەمی دیکتاتۆری توانای بەرگەی قەیرانی کەمترە، چونکە سیستەمەکە توانای خۆگونجان و گۆڕانکاری و کەمە. یانی ئەگەر تۆ دۆناڵد ترامپ بکوژی ئەمریکا تووشی کێشە نابێ، بەڵام ئەگەر بێت و سەرۆکی چین یا هەرچەندە وەها بیراگەر خامنەی بکوژی سیستەمی ئێرانی تووشی کێشە بێ، ڕەنگە ئەوە پێویستی بە پیادات چوونەوە بێ ئەو دینە. بەڵام بەڕاست بەگشتی سیستەمی ڕاق لەگەڵ قەیرانە خۆی بۆ ناگونجێنێ باسان. دکتۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر سەردار عەزیز، سپاس زۆر سپاس بەشداریتان لەگەڵمان. هیواداری ناوە کورد دەڵێ پێمان لێ نەبڕی ئەوە هەر جار بەشداربی لەگەڵمان لە بەرنامەکە. ڕەنگە پێتان لێ بڕم، بەڵام هەوڵە دەم دەنگتان لێنەوە. زۆر باشە، هەر بمێنی دکتۆر ساو سەلامەت بی. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان.